إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ئیمانداران، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار لە شوێنێکی ئاوا پیرۆز و لە ڕۆژێکی ئاوا پیرۆزدا دڵ و دەروونمان بکاتەوە بۆ ئەوەی کە نووری ئیمان و ئیسلامەتی بچێتە ناوی، و نووری ئیمان و ئیسلامەتی لە دڵ و دەروونماندا خۆشەویست کات. بێگومان ئینسانی ئیماندار بە سیفەتە بەرزەکانی و سیفەتە جوان و ئەخلاق و ڕەوشتی جوانی لە کەسانی دیکە جیا دەکرێتەوە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێت: إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. ئەمن بۆیە هاتووم بۆ ئەوەی ڕەوشتە جوانەکان تەواو بکەم، سیفەتە بەرزەکان تەواو بکەم. و هەروەها لە فەرمایشتی دیکەدا دەفەرمێت: أكمل المؤمنين إيمانا أحسنهم خلقا. ئەو کەسەی کە لە هەموو کەس ئیمانی چاکترە، جوانترە، ئیمانداری تەواوترە، ئیمانەکەی باشترە، پێغەمبەری خوای دەفەرمێت صلی الله عليه وسلم: ئەو کەسەیە کە خوو ڕەوشتی لە هەموو کەس باشترە، سیفەتەکانی بەرزترە، ئەخلاق و ڕەوشتی جوانترە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ: ئەو کەسە ئیمانی لە هەموو کەس تەواوتر و چاکترە. واتە ئینسانی ئیماندار بەهۆی خوو ڕەوشتی جوانەوە لە خەڵک جیا دەکرێتەوە و ئیمانەکەی تەواو و کامڵ و جوانتر دەبێت. و خوو ڕەوشت و سیفەتی بەرز بەڵگەیە لەسەر ئیمانی بەهێز و دڵ و دەروونێکی دامەزراو. بۆیە چاکترین کەس لەسەر ڕووی زەوی کە خوو ڕەوشتیان لە هەموو کەسێک بەرز و پەسند و چاکتر بووە، بریتی بوون لە پێغەمبەرانی خوای سەلات و سەلامی خوایان لەسەر بێت. بۆیە ئینسانی ئیماندار کاتێک کە قورئان دەخوێنێتەوە سیفەتی و ئاکاری ئەو پێغەمبەرانەی بەرچاو دەکەوێت بۆ ئەوەی خوای گەورە بۆمان باز دەکات تاوەکو ئێمەش دەست بە خوو ڕەوشت و سیفەتە بەرزەکانەوە بگرین، چاو لە پێغەمبەرانی خوای کەین سەلات و سەلامی خوایان لەسەر بێت. بۆیە خوای پەروەردگار لە قورئاندا کاتێک کە باسی کۆمەڵێک لە پێغەمبەرانمان بۆ دەکات، دوایی دەفەرمێت: أولئك الذين هدى الله. ئەو کەسانە، ئەو پێغەمبەرانە ئەوانە بوون کە خوای پەروەردگار ڕێنمونی کردوون، لەلایەن خوای گەورەوە ڕێنمونی کراون. ئەنجا خوای گەورە دەفەرمێت: فبهداه مقتده. دەی ئێوە شوێنی ئەو پێغەمبەرانە و ڕێنمونی ئەو پێغەمبەرانەکەون، شوێن سیفەتە بەرزەکانی ئەو پێغەمبەرانەکەون سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. چونکە ئەوانە خوای گەورە هیدایەتی داون، ڕێنمونی کردوون. ئینسانی ئیماندار چاکترین کەس لەسەر ڕووی زەوی کە چاوی لە سیفەتەکانی بکات، بریتین لە پێغەمبەرانی خوای گەورە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. بۆیە لەوانە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا کە زۆر باسی سیفەتە بەرزەکانی کردووە، هەڵبەت باسی هەموو پێغەمبەرانی کردووە،
بەڵام یەکێک لەوانە کە زۆر قورئان باسی دەکات بریتیە لە ئیبراهیم پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت. بۆیە ئێمەش بە کورتی چەند سیفەتێکی ئەو پێغەمبەرە بەرزە باز دەکەین بۆ ئەوەی بزانین ئەو پێغەمبەرە خۆڕەوشتیان چۆن بووە تاوەکو ئێمەش چاویان لێ بکەین و بە ڕێگا و ڕێبازی ئەواندا بڕۆین. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فإن الله تعالى قد اتخذني خليلا كما اتخذ إبراهيم خليلا. پێغەمبەر دەفەرمێ خوای پەروەردگار ئەمنی گرتووە، ئەمنی کردوتە خۆشەویستێکی تایبەتی خۆی هەروەکو چۆن ئیبراهیم پێغەمبەریشی کرد بوو بە خۆشەویستی خۆی. خەلیل یعنی ئینسانێکی زۆر خۆشەویستی تایبەت خوای پەروەردگار پێغەمبەری خۆمان و هەروەها ئیبراهیم پێغەمبەر کردبوونی بە خۆشەویستی تایبەتی خۆی. بۆیە چەند سیفەتێک بە کورتی لە باسی سیفەتە بەرزەکانی ئیبراهیم پێغەمبەر باز دەکەین. یەکەم لە سیفەتە بەرزەکانی ئەو پێغەمبەرە بریتیە لەوەی کە ئەو پێغەمبەرە سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت ڕەمزی یەکتاپەرستی و ڕەمزی ملکەچیە بۆ خوای پەروەردگار. تەماشاکەن قورئان چۆن باسی ئیبراهیم دەکات. دەفەرمێ ومن ئەحسەن دینا ئایا دینداری کێ لە هی ئەو کەسە جوانترە، واتە ئەو کەسە دینداری لە هەموو کەسێک باشترە کە چۆنە ممن ئەسلەمە وجهه لله لەوەی کە یەکەم ئەو کەسەیە ڕووی خۆی تەسلیمی خوای پەروەردگار بکات بە ئیخلاصیەتەوە ڕوو بکاتە پەروەردگاری خۆی ئەنجا وهو محسن. ئەو کەسە لە هەمان کاتە کە ئیخلاصیەتی هەیە دووهەم ئینسانێکی چاکەکار بێت، دووهەم ئەو کەسەیە کردەوەکانی موافقی شریعەت و سنەتی پێغەمبەر بێت صلی الله عليه وسلم. ئەنجا واتبع ملة إبراهيم حنيفا دینداری کێ لە هی ئەو کەسە جوانترە کە شوێن ڕێبازی ئیبراهیم کەوێت، ئەو ئیبراهیمەی کە لایدا لە هەموو ڕێبازێکی هەڵا لە هەموو شرک و بیتپەرستیەک بۆ یەکتاپەرستی و ڕێبازی خوای پەروەردگار. بۆیە خوای گەورە دەفەرمێت واتخذ الله إبراهيم خليلا. خوای پەروەردگار ئەو ئیبراهیم پێغەمبەرەی گرتبوو بە خۆشەویستی خۆی کردی بە خۆشەویستێکی تایبەتی خۆی. بۆچی؟ لەبەر ئەو سیفەتە جوانانەی کە هەیبوون، لەبەر ئەوەی ڕەمزی تەوحید و ملکەچیە بۆ خوای پەروەردگار برام. بۆیە خوای گەورە دەفەرمێ إذ قال له ربه أسلم قال أسلمت لرب العالمين. لە کاتێکدا خوای گەورە فەرمانی بە ئیبراهیمدا ملکەچی فەرمانەکانی خوای خۆت بە یەکسەر گوتی من تەسلیم بووم ملکەچی فەرمانەکانی خوای پەروەردگاری خۆمم. ئەوە سیفەتی بەرزی ئینسانی ئیماندارە برام. ئایا ملکەچی و گوێڕایەڵی چۆنە بۆ خوای پەروەردگار؟ ئەوەیە کە دەبیستی ئەوە فەرمانی خوای گەورەیە بڵێی سەمیعنا و ئەطەعنا، ئەوەیە کە دەڵێن ئەوە حرامە خوای گەورە و پێغەمبەری خوای حرامیان کردووە دیسانەوە بڵێی سەمیعنا و ئەطەعنا وازی لێبێنی، نەک بڵێی وەڵا کاکە خۆ دەزانم وایە، دەزانم بەخوا شتێکی زۆر باشیشە بەڵام بەگوێی نەکەی و ملکەچی نەبێ، بەڵام دەزانم ڕاستە بەڵام بەخوا بۆم ناکرێ شوێنی بکەوم. ئەوە نابێت برام. ملکەچی ئەوەیە، گوێڕایاڵی ئەوەیە کە ئینسان دەبیستێ فەرمانی خوا و پێغەمبەری خوایە ئینسان یەکسەر ملکەچی بێت و تەسلیم بە فەرمانی پەروەردگاری بێت. ئەنجا دووهەم لە سیفەتە بەرزەکانی ئیبراهیم پێغەمبەر بریتی بووە لەوەی کە خاوەنی پەیمان و بەڵێن بووە، ئەوەی کە فەرمانی پێکراوە بە چاکترین شێواز جێبەجێ کردووە و گوێڕایاڵی کردووە. بۆیە خوای گەورە لە وەسفیدا دەفەرمێت وئیبراهیم الذی وەفا، ئەو ئیبراهیمەی کە هەرچی فەرمانی پێکرا بوو وەفای هەبوو بەرامبەر بە هەموو پەیمانەکانی خوای پەروەردگار، وەفای کرد پابند بوو بە بەڵێنەکانی پەروەردگاریەوە لە بەرامبەر پەروەردگاریدا و لە بەرامبەر خەڵکدا بە جوانترین شێواز فەرمانەکانی خوای پەروەردگاری خۆی جێبەجێ کرد. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لا ئیمانە لمن لا ئەمانەتە له، ئیمانی تەواو نییە ئەو کەسەی کە ئەمانەت پارێز نییە، ولا دینە لمن لا عهدە له، و هەروەها دینداریەکی تەواو و ڕاستی نییە ئەو کەسەی کە خاوەنی عەهد و پەیمان و بەڵێن نییە. بەڵێن بەرامبەر بەخوای پەروەردگار، وەفاکردن و جێبەجێکردنی بەڵێنەکان بەرامبەر بەخوای پەروەردگار،
ئەو دینداریە و ئەو بەڵێنی دینداریە کە بەخوای گەورەمان داوە ئینسان لەسەریەتی پابەندی بێ و جێبەجێ بکات و وەفا بە عەهد و پەیمانی بکات. دووهەمین جێبەجێکردنی عەهد و پەیمان بەرامبەر بە ئینسانەکان، بەرامبەر بە خەڵک لە کاتێکدا پەیمانێک دەدەی، وعدێک دەدەی، ئەمانەتێکت لەلایە لەسەر تەخاوەنی بەڵێنی خۆت بی، وەفا بەو عەهد و پەیمانانە بکەی کە لە نێوان خۆت و لە نێوان ئینسانەکاندا دەیبەستی. ئەوەش یەکێکە لە سیفەتە بەرزەکانی ئینسانی ئیماندار، یەکێک بووە لە سیفەتە بەرزەکانی ئیبراهیم پێغەمبەر سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت. بۆیە خوای پەروەردگار بە خاوەن عەهد و پەیمان باسی دەکات، بە کەسێکی پابەند هەرچی فەرمانی پێکراوە ئەو پێغەمبەرە جێبەجێ کردووە. ئەوەش بە ئێمە دەڵێت ئێمەش پێویستە چاو لە پێغەمبەرانی خۆمان کەین، پابەندی ئەو پەیمان و بەڵێنانە بین کە داومانە بە خوای پەروەردگار و لە نێوان خۆماندا دەیبەستین. ئەنجا سێهەم لە سیفەتە بەرزەکانی ئیبراهیم پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بێت کەسێکی خاوەن لوتف و کەڕەم بووە لەگەڵ میوان، کەسێکی میوان دۆست بووە، ئینسانێکی خانەدان بووە بە تەعبیری ئەوڕۆ. بۆیە قورئان کە باسی دەکات دەفەرمێ هەل ئەتاکە حەدیث ضەیف ئیبراهیم المکرەمین، ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئایا هەواڵ و دەنگ و باسی میوانە بەڕێزەکانی ئیبراهیم پێغەمبەرت پێگەیشتووە؟ لە کاتێکدا ئیذ دەخەلوا عەلەیه فەقالوا سەلامە قال سەلام قەوم منکەڕون، لە کاتێکدا کە ئەو میوانانە کە فەریشتە بوون چوونە لای ئیبراهیم پێغەمبەر لەسەر شێوەی ئینسان، لەسەر شێوازی گەنجی زۆر جوان، ئیبراهیم پێغەمبەر نەیناسین، سەلامیان لێ کرد و ئیبراهیمیش وەڵامی سەلامەکەی دایەوە. جا لەو کاتەیەدا قورئان بۆمان باز دەکات دەفەرمێ فراغ إلى أهله فجاء بعجل سمين، کاتێک کە میوانەکانی هاتن کە سەلام و کەلامێکی گەرمی کردن کە فەرموویەکی گەرمی کردن، ئەنجا بەدزی میوانەکان بە نەهێنی چوو بۆ لای خاو و خێزانی و حەیوانێکی سەر بڕی و گوێلکێکی سەر بڕی یەکسەر سووری کردەوە و هێنای لە پێش میوانەکانی دانا. بەڕێزان قورئان چەند جوان وەصفی شتمان بۆ دەکات. لە لای میوانەکان هیچی نەوت، بە نەهێنی چوو بۆ لای خاو و خێزانی یەکسەر حەیوانێکی سەر بڕی بوویم بۆ میوانەکانی هێنا. ئەوە یەکێکە لە ئەدەبە جوانەکانی میوانداری. بۆچی؟ لەبەرەوەی میوانەکە شەرم نەکات لە لای میوانەکە قسە بکات و بڵێ نانمان بۆ حازرکەن و فڵان و ئاوا و ئاوا. بە نەهێنی چوو بۆ لای خاو و خێزانی حەیوانێکی سەر بڕی و یەکسەر هێنای لە بەردەمی میوانەکاندا داینا. قورئان بەو شێوازەیە بۆمان باز دەکات. بۆیە ئیبراهیم پێغەمبەر سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت پیاوێکی بە لوتف و کەڕەم بووە لەگەڵ میوانەکانیدا، ئینسانێکی خانەدان بووە، ئینسانێک بووە هەمیشە پێشوازی لە میوان کردووە. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ومن كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه، هەر کەسێک بڕوای بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە با ڕێزی میوان بگرێت. ئەوەش یەکێکە لە سیفەتە هەرە بەرزەکانی ئینسانی ئیماندار. ئەنجا چوارەم لە سیفەتە بەرزەکانی ئیبراهیم پێغەمبەر سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت بریتیە لەوە کە ئارامگر بووە لە کاتە جیاوازەکاندا، ئارامگر بووە لە پێناوی خوای پەروەردگاردا، لە پێناوی ئەوەیدا کە ئەو دینەی ڕاگەیاندووە چەندە زەحمەت و ناخۆشی و ناڕەحەتی هاتۆتە سەر، سەبر و ئارامی هەبووە. بۆیە خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ فاصبر كما صبر أولو العزم من الرسل، ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر دینداریت، لەسەر بانگەواز و ڕاگەیاندنی دینی خوای پەروەردگار ئارام بگرە، هەروەکو چۆن پێغەمبەرانی پایابەرزی خوای پەروەردگار سەبر و ئارامیان گرت لە پێناوی ئەو دینەیەدا. بۆیە ئیبراهیم پێغەمبەر لەسەر ئەوە سەبر و ئارامی گرت کە لە باوکی جیابەوە لە پێناوی خوای پەروەردگاردا، لە کاتێکدا کە باوکی بتپەرست بوو تەبەڕای لە باوکی کرد، لە کاتێکدا کە زانی ئیمان ناهێنێت. خوای گەورەش بۆی قەرەبوو کردەوە کردی بە باوکی پێغەمبەران. بزانە موسڵمان ئەی گەنجی بەڕێز، واللهی لە پێناوی خوای گەورەدا واز لە هەر شتێک بێنی خوای گەورە بۆت قەرەبوو دەکاتەوە لە دنیاش و لە قیامەتیشدا، بەڵام بە مەرجێک تەواو لەگەڵ خوای گەورەدا تێکەڵ بی. بۆیە لە کاتێکدا کە ئەو ئارامی گردوازی لە باوکی خۆی هێنا تەبەڕای کرد لە باوکی،
کە بتپەرست بوو خوای گەورەش کردی بە باوکی پێغەمبەران سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت. ئەنجا سەبر و ئارامی گرتلەوە لە پێناوی ئەوەدا کە ئەو دینەی ڕاگەیاند هەر ڕۆژە و لە وڵاتێک بوو، هەر ڕۆژە و هیجرەتی دەکرد بۆ وڵاتێک، ڕۆژە لە عێراق، ڕۆژێک لە میسر، ڕۆژێک لە شام، ڕۆژێک لە مەککە، لە پێناوی خوای پەروەردگاردا سەبر و ئارامی گرت، لە پێناوی ڕاگەیاندنی دینی خوای پەروەردگاردا برم. ئەنجا سەبر و ئارامی گرت لە پێناوی ئەوەدا کە خستیانە ناو ئاگر لە پێناو ڕاگەیاندنی ئەو دینەدا بەتەکانی شکان سەبر و ئارامی گرت برم. سەبر و ئارامی گرت لە پێناوی ئەوەدا کە کوڕەکەی خۆی سەر ببڕێت لە پێناوی خوای پەروەردگاردا لە کاتێکدا کە خوای گەورە فەرمانی پێدەکات. ئەنجا سەبر و ئارامی گرت لە پێناوی ئەوەدا کە ماڵ و منداڵی خۆی بەجێهێشت لە مەککە لە کاتێکدا کە هیچ کەسی لێ نەبوو، تەنها خێزانەکە و منداڵەکەی کە تازە لەدایک دەبێت خوای گەورە ئەمری پێدەکات لە شوێنێکی چۆڵەوانی بەجێی دەهێڵێ لە پێناوی خوای پەروەردگاردا. دەیبرام ئەو پێغەمبەرە ئەوە سیفەتی بووە لە پێناوی خوای گەورەدا دانی بە خۆی داگرتووە، لە پێناوی خوای پەروەردگاردا قوربانی داوە. دەیبرام دینداریش پێویستی بە قوربانیدانە. ئینسانی وا هەیە کەمترین ناڕەحەتی دێتە ڕێگا کەچی سەبر و ئارام لەسەر دینداریەکەی ناگرێت. جاری وا هەیە ئینسان تاقی دەکرێتەوە. پێویستە ئێمەش تەماشای خۆمان کەین تا خۆ لەکوێ ئەو سیفەتانە داین برم. کاتێک لە پێناوی خوای پەروەردگاردا، کاتێک لە پێناوی دینداریماندا تاقی دەکرێنەوە، جاری وا هەیە مەحروم دەکرێت لە شتێکی دنیایی، بەڵام لە پێناوی خوای گەورەدا چاو لە پێغەمبەران کەودان بە خۆت دابگرە، دڵنیا بە خوای گەورە بۆت قەبوو دەکاتەوە دەی لە دنیاش و لە قیامەتیش. جاری وا هەیە ئینسانێک دەبینی لە پێناوی ئیمتیازێکی دنیاییدا ئارام ناگریت، سەبر ناگریت، دان بە خۆیدا ناگریت. تەماشاکەن برم، وەڵڵاهی ئینسانی وا هەبووە تەلەفۆنی گردووە گوتوێتی مامۆستا ئایا دروستە لە پێناوی ئەوەی کە یەک ئیقامەم پێ بدەم ببم بە مەسیحی، سەلیبی مەسیحیەت لە ملکەم دروستە لە پێناوی ئیقامەیەکدا ببم مەسیحی واز لە دینەکەی خۆم بێنم؟ دەی برام ئەیەگە لەو کاتێدا مردی چی دەکەی برام؟ ئەی برام ئیقامەی بەهەشتت وەرگرتووە؟ سەبر و ئارام لە پێناوی دینداریدا برام زۆر گرنگە، سیفەتی پێغەمبەران بووە. ئێمەش پێویستە چاو لە خۆمان کەین تا چەندە لە پێناوی دینەکەماندا دەتوانین دان بە خۆماندا بگرین و سەبر و ئارام بگرین لە پێناوی ڕاگەیاندنی دین و لە پێناوی مانەوەمان لەسەر مەبدە و بیر و باوەڕی خۆمان. ئەنجا پێنجەم لە سیفەتی ئیبراهیم پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت بریتیە لە سەلامەت القەلب، دڵێکی ساغ و صاف و سەلامەتی هەبووە. بۆیە قورئان باسی دەکا دەفەرمێت وئین من شیعەته لئیبراهیم، لە پەیڕەوانی نوح پێغەمبەر ئیبراهیم بووە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. ئەو ئیبراهیمەی ئذ جاء ربه بقلب سەلیم، ئەو ئیبراهیمەی لە کاتێکدا کە هات بۆ لای پەروەردگاری بە دڵێکی صاف، بە دڵێکی ساغ، بە دڵێکی پڕ لە ئیمان و ئیخلاص و تەقوا و یەکتاپەرستی هات بۆ لای پەروەردگاری. گەورەترین شت ئەوەیە ئینسان دڵێکی صاف و ساغی هەبێ برام، بەخوا چاکترین شت لەسەر ڕووی ئەو دنیاییدا بریتیە لەوە کە ئینسان دڵێکی ساغ و سەلامەتی هەبێت. بۆیە ئەو پێغەمبەرە خوای گەورە وەصفی دەکا بەوەی کە دڵێکی سەلامەت و ساغ و پڕ لە ئیمانی هەبووە. ئەنجا دڵێکی ساغ و سەلامەت دووشت دەگرێتەوە. یەکەم ئینسان دڵێکی پڕ لە ئیمان و ساغ و صاف و سەلامەتی هەبێت لە بەرامبەر خوای پەروەردگاردا، بە دوور بێت لە شیرک و لە ڕیا و لە کوفر و لە بتپەرستی، بە دوور بێت لە هەموو گوناه و تاوانێک لە بەرامبەر پەروەردگاریدا. ئەنجا دووهەمینیان لە بەرامبەر خەڵکدا ئینسان دڵی ساغ بێت، دڵی ساغ بێت لەگەڵ هەموو کەسێک، دڵێکی صاف و ساغ و سەلامەتی هەبێت، بە دوور بێ لە هەموو حقدێک، بە دوور بێ لە هەموو حەسەدێک، بە دوور بێ لە هەموو شتێک کە زیان بە ئینسان و بە برای مسلمانی خۆی بگەێنێت، بە دوور بێ لە هەموو غەل و حەقد و غەشێک لە بەرامبەر ئینسانی ئیمانداردا. ئینسان دڵێکی ساغ و سەلامەتی هەبێت ئا لەو دوو شتەیەدا لە بەرامبەر خوای پەروەردگاردا و هەروەها لە بەرامبەر خەڵکیشدا. ئەوە لە بەرزترین سیفەتی ئینسانی ئیماندارە. پەروەردگار ئەو پێغەمبەرە دەکا بە خۆشەویستی تایبەتی خۆی، چونکە خاوەنی ئەو سیفەتە بەرزانە بوو برام.
صاف و سینەیەکی صاف، دڵێکی ساغ لە گەورەترین نیعمەتە کە خوای گەورە بیدا بە هەر کەسێک. بەڵام ئەوەش بەوە دەبێ ئینسان ڕوو لە خوای گەورە بکات، ئینسان بۆ خۆی بیاوێت و هەوڵدا لەگەڵ خۆیدا تێبکۆشێ بۆ ئەوەی کە دڵ و دەرونی خۆی پاک کاتەوە برام. بۆیە خاوەن دڵی پاک کەسێکە کە بەهەشتیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم شاهێدی بەهەشتی بۆ ئەو کەسە داوە کە خاوەن دڵێکی پاک و ساف و خاوەن دڵێکی باشە. باگوێ لەو بەسەرهاتەیە بگرین کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکدا کە فەرمایشتێکی صحیحە کە ڕۆژێکیان عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاز دەفەرمێت ڕۆژێکیان پیاوێک هاتە ژوورەوە، پێغەمبەر صلی الله علیه وسلم گوتی ئەو پیاوەی کە ئێستا دێتە ژوورەوە ئەهلی بەهەشتە. ئەنجا ڕۆژی دووهەم و ڕۆژی سێهەم سێ ڕۆژ لەسەر یەک پێغەمبەر ئاوای فەرموو هەموو ڕۆژێک کە ئەو پیاوە دەهاتە ژوورەوە هەمان ئەو پیاوە بوو کە یەکەم ڕۆژ و دووهەم ڕۆژ دەهاتە ژوورەوە. پێغەمبەر فەرمووی ئەو پیاوە ئەهلی بەهەشتە. عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاز کە یەکێک بووە لە پیاوە ساڵح و بۆ خوا گونجاوەکان، یەکێک بووە لە چوار عەبدوڵڵا شارەزایەکان، لەو چوار عەبدوڵڵایی کە زۆر شارەزا بوون لە دیندا و زۆر پیاوی ساڵح بوون، یەکێک لەوانە عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاسە. دەفەرمێ ئەو پیاوە شوێنی کەوت، گوتی وەڵڵاهی دەبێ بچم لە ماڵەکەیدا بمێنمەوە بزانم چ سیفەتێکی بەرز و جوانی هەیە بۆ ئەوەی لێەوە فێر بم کە پێغەمبەر فەرمووی ئەو پیاوە ئەهلی بەهەشتە، بزانم لەبەرچی ئەو پیاوە بۆتە ئەهلی بەهەشت. برام ئەوان چەند مەبەستیان بوو، چەند حەزیان دەکرد کەسێک کە ئەهلی بەهەشتە تەماشایکەن، سیفەتەکانی چۆنن، ئاکار و ئەخلاق و ڕەوشتی جۆنە بۆ ئەوەی کە چاوی لێ بکەن ئەوانیش ببنە ئەهلی بەهەشت. تەماشاکەن بە ئێمە تەماشای خۆمان کەین، ئەوڕۆ ئێمە چۆنین، چۆن تەماشای پیاوی چاک دەکەین کەسێک کە سیفەتی بەرزە، چۆن تەماشای سیفەتە بەرزەکانی پێغەمبەران دەکەین برام. ئەوان چەند مەبەستیان بوو تەماشای ئەو سیفەتە بەرزانە بکەن بۆ ئەوەی ئەوانیش ببنە ئەهلی بەهەشت. با ئێمە ئەوڕۆ تەماشای خۆمان کەین برام. جاری وهەیە ئینسانی وهەیە دەچێتە سەفەرێک، دەچێتە سەفرەیەک، دەچێتە سیاحەتێک، دەڵێ بەخوا با فڵان کەسمان لەگەڵدا نەبێت چونکە ئەومان لەگەڵداوێ بەخوا بۆمان ناکرێت بە کەیفی خۆمان بەزم و قسە و نازانم گۆرانی و فڵان و فیسار بکەین. ئینسانی ئیماندار حەز دەکات لە پەنای پیاوی چاک بێت برام بۆ ئەوەی تەماشای سیفەتە بەرزەکانی بکات. بۆیە عەبدوڵڵا دەفەرمێت چووم ئیزنم لێ خواست و گوتم دەمەوێ لە ماڵەکەی تۆدا چەند ڕۆژێک بمێنمەوە، لەگەڵ باوکمدا ساردیەکمان توش بووە، چەند ڕۆژێک ئەگەر ئیجازە هەبێ لە ماڵەکەتدا دەمێنمەوە. گوتی زۆر ئاساییە. دەفەرمێت سێ شەو و سێ ڕۆژ لە ماڵەکەیدا مامەوە کەچی هیچ شتێکی زیادەم لێ نەبینی لە غەیری نوێژە فەرزەکان و سونەتەکان و شەو نوێژ و لە غەیری ئەوەی کە من دەم کرد. بۆیە ڕۆژی سێهەم دەڵێ بەو پیاوەیەم گوت کاکە من دەڕۆم بەخوا ناخۆشیم لەگەڵ باوکمدا نەبوو، بەڵام گوێم لە پێغەمبەری خوای بوو سێ جاران فەرمووی ئەو پیاوە ئەهلی بەهەشتە. ویستم متابعەت کەم شوێنت کەوم لە ماڵەکەتدا بمێنمەوە بۆ ئەوەی بزانم چی سیفەتێکی بەرزت هەیە تاوەکو چاوت لێ بکەم و لێتەوە فێر بم. گوتی وەڵڵا ئەوەی کە دەبینی و بینی و تەها هەر ئەوەم هەیە. ئەنجا عەبدوڵڵا ویستی بڕوات، تۆزێک ڕۆیشت پیاوەکە بانگی کردەوە، گوتی وەرە بەخوا سیفەتێکی دیکەشم هەیە، ئەویش ئەوەیە کە لە بەرامبەر هیچ مسلمانێکدا غەل و حەقد و غەش و خیانەتم لە دڵدا نییە، حەسادەت و حەسوودیم بەرامبەر بە هیچ برایەکی مسلمان نییە، هیچ خراپەیەکم لە دڵدا نییە بەرامبەر بە هیچ مسلمانێک، حەز بە قازانجی هەموو کەسێک دەکەم، هیچ شتێکم لە دڵدا نییە، دڵێکی ساف سینەیەکی سافم هەیە بەرامبەر بە هەموو مسلمانێک. دەی عەبدوڵڵا فەرمووی ئەو سیفەتەیە کە تۆی گەیاندۆتە ئەو مەقامە، ئەو سیفەتەیە کە تۆی بەرز کردوتەوە، ئەوەی کە ئێمە ناتوانین پێی بگەین، ئەو دڵە ساف و سەلامەتەیە برام. دەی دڵی ساف، دڵی ساغ، سەلامەت لە هەموو خراپەیەک یەکێکە لەو کەسانەی، یەکێکە لەو شتانەی لەو سیفەتانەی کە ئینسان والێ دەکا ئەهلی بەهەشت بێ، خوای گەورە ئێمەش بگەڕی لەو جۆرە کەسانە. بۆیە بەڕێزان ئەوانە پێنج سیفەتی سەرەکی بوون لە سیفەتی ئیبراهیم پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت. ئێمەش بۆیە باسی ئەو سیفەتانە دەکەین تاوەکو چاو لەو سیفەتانە بکەین، تاوەکو لە خۆمانیاندا بێنینە دی بۆ ئەوەی ببینە خۆشەویستی خوای پەروەردگار
هەروەکو چۆن خوای گەورە ئیبراهیم پێغەمبەری کردە خۆشەویستی تایبەتی خۆی هەر کەسێکیش دەست بەو سیفەتانەوە بگرێت دەبێتە خۆشەویستی خوای پەروەردگار. ئەنجا نەتیجەی کۆتایی با تەماشاکەین و بزانین سەرنجامی پابەندی بەو سیفەتانەوە، سەرنجامی ئیبراهیم پێغەمبەر خوای پەروەردگار چه چاکەیەکی لەگەڵدا دەکات. ئایا کەسێک خاوەنی ئەو سیفەتانە بێت خوای گەورە چی بۆ دەکات لە دنیا و لە قیامەتدا، سەرنجامەکەی بەچی دەگات؟ بۆیە خوای پەروەردگار سەرنجامەکەیمان بۆ باز دەکات، دەفەرمێت إن إبراهيم كان أمة قانتا لله. إبراهيم پیغمبر بتنیا أمتك بوا، بتنیا پیشوا و مامۆستایەک بووە کە خەڵک تەماشای کردووە، یان هەر بەتەنیا ئەو خێر و چاکەی لە ئومەتێکدا هەیە لە ئیبراهیم پێغەمبەردا هەبووە سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت. بۆیە لە کاتێکدا کە هەر بۆ خۆی و خێزانەکەی موسڵمان دەبێت، بە خێزانەکەی دەڵێ لەسەر ڕووی زەوی ئەوڕۆ تەنها من و تۆ موسڵمانین، بەڵام لەسەر بیر و باوەڕی خۆی دەمێنێتەوە و پابەندی هەموو ئەو بەڵێنانەش دەبێت کە لە خوای پەروەردگارەوە پێی دەگات. ئەنجا قانتا لله، هەمیشە ملکەچی خوای پەروەردگار بوو، حەنیفەن، هەمیشە لە هەموو ڕێبازێکی هەڵە لای دەدا لەسەر یەکتاپەرستی و لەسەر تەوحیدی خوای پەروەردگار دەڕۆیش و دامەزراو بوو. وەلەم یەک من المشرکین، هەرگیزیش هاوبەشی بۆ خوای پەروەردگار بڕیان نەداوە. ئەنجا شاکرا لئەنعومه، ئەو ئیبراهیمە هەمیشە شکرانە بژێری ناز و نیعمەتەکانی خوای گەورەی خۆی بوو. ئەنجا خوای گەورە لەبەر ئەوەی ئەو سیفەتە بەرزانەی هەبوون دەفەرمێ ئیجتەباه، یەکەم خوای گەورە هەڵی بژارد، کردی بە خۆشەویستی خۆی، کردی بە پێغەمبەری خۆی، مەکانەتی بەرز کردەوە برام لە دنیا و لە قیامەتدا. ئەوە گەورەترین شتە لە دنیادا بۆ ئینسان برام، کە ئینسان خوای گەورە هەڵی بژێرێت بیکاتە خۆشەویستی خۆی، لێی ڕازی بێت، ئەوە گەورەترین دەستکەوتە بۆ ئینسان. خوای گەورە ئیبراهیمی هەڵبژارد وهداه إلى صراط مستقيم، دووهەم ڕێنمونی کرد بۆ ڕێگای ڕاست. ئەنجا وآتەیناه في الدنيا حەسەنە، خوای پەروەردگار لە دنیادا چاکەی لەگەڵ کرد و چاکەی پێدا، و چوارەمینیان وإنه في الآخرة لمن الصالحين، نەتیجە و سەرنجامەکەی ئەوە بوو کە لە ڕۆژی قیامەتیشدا ئەو پێغەمبەرە پایە بەرزە یەکێکە لە پیاوە چاکەکان، یەکێکە لە پیاوە ساڵحەکان، یەکێکە لە پێغەمبەرە ئولول عەزم و پایە بەرزەکانی خوای پەروەردگار. دەی هەر کەسێکیش دەست بەو سیفەتانەوە بگرێت برام، خوای پەروەردگار دەفەرمێ ئینا کەذەلیکە نەجزی المحسینین، ئێمە ئاوا پاداشتی هەموو ئینسانێکی چاکەکار دەدەینەوە. بۆیە ئەوە پەیامێکە بۆ ئێمە دەست بەو سیفەتە بەرزانەوە بگرین، خوای پەروەردگار لە دنیادا چاکەمان لەگەڵ دەکات، لێمان ڕازی دەبێت، دەمان کاتە خۆشەویستی خۆی، و لە ڕۆژی قیامەتیشدا عەفومان دەکات بە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆمان شاد دەکات، و لە ڕیزی پیاوە چاکەکان دەبین و لەگەڵ پیاو چاکان و لەگەڵ پێغەمبەراندا حەشر دەکرێن. ئێمەش دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خوایەگیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی، وامان لێ بکەی کە دەست بەو سیفەتە بەرزانەوە بگرین، وامان لێ بکەی کە ئیمان و ئیسلامەتیمان لە دڵ و دەرووندا بەهێز بێت و دامەزراو بێت، وامان لێ بکەی تەماشای سیفەتە بەرزەکانی پێغەمبەران کەین. یا ڕەبی خوایە ئەتۆش بمان کەی خۆشەویستی خۆت و لێمان ڕازی بی، لە دنیا و لە قیامەتدا چاکەمان بە قسمەت کەی. یا ڕەبی خوایە گیان تەوفیق و هیدایەتمان دەی، یا ڕەبی خوایە گیان بمان ژێنی بە ئیمانەوە، بمان مرێنی هەر لەسەر ئیمان و ئیسلامەتی، وامان لێ بکەی مسڵمانەتیەکەمان تەنها ناو نەبێت، ناوەڕۆکمان مسلمان بێت، خۆ ڕۆشتمان بەرز بێت، بۆ ئەوەی ئەتۆش لێمان ڕازی بێ و ببین بە خۆشەویستی تۆ. یا ڕەبی خوایە گیان قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانی هەموو لایەکماندا، هیدایەت و تەوفیقمان دەی لەسەر ڕێباز و شەریعەتی تۆ بژیین و بمرین، دەست بە سیفەتە بەرزەکانەوە بگرین. یا ڕەبی خوایە گیان ئەتۆش لێمان ڕازی بی، ئەتۆش لە ڕۆژی قیامەت و لە دەشتی مەحشەر بمان پارێزی لە ناخۆشی و ناڕەحەتیەکان، هەموو لایەکمان لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتدا بەیەکەوە کۆبکەیەوە. آمين آمين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.